هەرچەندە شوێنەکەیان مڵکی حکوومەتە و ساڵانە کریان لێوەردەگیرێت، بەڵام هیچ خزمەتگوزاریی بۆ دابین نەکراوە. کاسبکاران و پیشەوەرانی ناوچەی پیشەسازی قەزای چەمچەماڵ شوێنی کارکردنیان بە شوێنێکی نەگونجاو ناو دەبەن و نیگەرانن کە هیچ خزمەتگوزاریەکی تێدا نییە. ڕۆژانە زۆرترین گرفت بۆ کاسبکاران و کەسانش دروست دەبێت کە سەردانی ناوچەی پیشەسازی دەکەن. والله داواکاریەکەمان هیچ خزمەتگوزاریەکی نییە بەڕاستی، یعنی بە شتەکە بە چاوی خۆتانە بینن بەڕاستی سەرێک گۆماوە خزمەتگوزاریە مەسەمەڕ ئەم ناوە پیزاکە بتوانێت داوامان لە حکوومەتە ئەم ناوەمان بۆ چاکە و نەختی خزمەتیکەم باشترە. والله من نفسی خۆم تا ئێساکە دوو کەرت لەسەر حسابی خۆمان ئەمەمان پڕ کردوتەوە، بەس هەر ئاو هەڵێداتەوە. ئەوە دوو کەرت لەسەر حسابی خۆمان کومچۆمان بۆی هێناوە چاکمان کردووە، بەس هیچ سوودێکی نەبووە. خزمەتگوزاری ئەوە هیچ خزمەتگوزاری ئەوە جادەوبانەکەیەتی کایبینی ساڵانەیە زۆریشمان لێسەنن. ساڵانە وەڵی نازانم، ساڵانەیە و زەریبەیە و ئەنجا پارێوانەمان زۆر کارە باشمان بووەتە 5 قات. ئیشەکەش بەخوا زۆر بێئیشیە. خۆزگا هەفتەیەک لێرە تەسویرەکەی بزانست چی بێئیشیەکە لەم سناعەیە. نەگەر سناعە هەموو بازاڕ. کارەبا 5 قات یعنی پێمان نادرێت. منەوە تا ئێستا بۆ نمونە 700,000 کارەبا قەرزدارم. پێم نادرێت. والله ئەمە جادۆبانەکەمان ئەمە هینەنا حیسناعەکەیە بەکەڵێکی چ نایات، هیچ خزمەتگوزارێکی نییە، پارێ زۆرمان لێسن ساڵانە ساڵی دوکانی وا هەیە 300-400,000 دیناری لێسن. ئەمە ڕێگەوبانەکە ئەوە جادەکێتی هەمووی بۆتە تاسە، هەمووی بۆتە کۆندەرە، یعنی بە ئەمە هیچ نەماوە. ئەو غازەی کۆرۆمۆر بێنە هەموو ئێرانشی پێ چاکەی، ئێران حتا ئێران و تورکیاشی پێ چاکە ئەمە جادۆبانەکان ئێمێ کەسێ نییە خزمەتگوزار کەس نییە چاکی کات. لە ماستەرپلانی نوێی قەزای چەمچەماڵدا ناوچەی پیشەسازی دەکرێتە شوێنی نیشتەجێبوون. لە ئایندەدا سەرجەم خاوەن پیشەکان دەگوازرێنەوە بۆ شوێنێکی دیکە. سەرۆکی شارەوانی چەمچەماڵیش ڕای دەگەیەنێت لە ئێستادا و بەو هۆیەوە ناتوانن هیچ خزمەتگوزاریەک بۆ شوێنە دابین بکەن، تەنها دەتوانن تێکەڵە ڕێژێکیان بۆ بکەن. ناوچەی پیشەسازی چەمچەماڵ بەپی ماستەرپلانی نوێی چەمچەماڵ ئەکرێ بە شوێنی نیشتەجێبوون ناوچەی منتیقەی سەکەنیە. ناوچەی پیشەسازی ئەبێت لە شوێنێکی تر بۆیان دابین بکەین. لەبەر هۆکارەی مە نەمانتوانیەوە پرۆژە خزمەتگوزارەکانن وەکو پێویست بۆ دابین بکەین، لەبەرەوەی ئەبێ بگوازرێتەوە. بەڵام لە ئێستایە بەهۆی قەیرانی دارایەوە ئێمە نەمانتوانیوە شوێنی مەبەست کە لە ماستەرپلانە دیاری کراوە دابین بکەین بۆ ئەو پیشەوەرانەی لە ناوچەی پیشەسازی کارەکەن. ئەتوانین لە ئێستاە تێکەڵە ڕێژیان بۆ بکەین بۆ ئەوەی کەمێک لە ئاسانگەکانیان کەم بێتەوە، چونکە بەڕاستی هاتوچۆکردن کەمێک زەحمەتە ئێستا لە ناوچەی پیشەسازیە. ناوچەی پیشەسازی چەمچەماڵ لە ناوڕاستی مانگی نیسانی ساڵی 1984دا بنیاد دراوە و ژمارەی دوکانەکانی لە ئێستادا زیاتر لە 400 دوکان دەبێت و سەرجەم دوکانەکان مڵکی شارەوانی چەمچەماڵن. کری ساڵانەیان بە جۆرەی ڕوبەری دوکانەکان لە 75,000 دینارەوە دەست پێ دەکات تا بڕی 1 ملیۆن دینار. لە ئێستاشدا ئاستی خزمەتگوزارێ سەرەتایەکان لە ناوچەی پیشەسازی لە ئاستێکی زۆر خراپدایە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.